الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە بۆ پێشکەشکردنی زنجیرەیەکی زۆر تایبەت و گرنگ دەربارەی مردن و قیامەت و زیندووبوونەوەی دوای ئەم ژیانە، یاخود گەشتی مرۆڤ لە بەشی دووهەم و هەتاییە. ئێمە باسی چیرۆکی مرۆڤەکەین و ئینسان چی بەسەریەت و داهاتووی ئینسان ئێرێ یاخود قیامەت. ئەزانم لەم ئەڵقەی یەکەمەی باسەکانی مردنە زۆر گرنگە چەند ئەڵقەیەک تەرخان بکەین بۆ باسی ئەجەل، نزیک بوونەوە لە مردن، کاتێککە ئینسان تووشی ڕووداوێکە بێ، حادیسێکی بەسەرایەت، کارەساتی ڕووی تێکات و لەو کارەساتەیە ئەجەلی دێت و مردن یەخەی پێەگرێت. چەند کتوپڕ ئێمە کەوینە ناو مردن. حەزرەتی داود عەلەیهی سەلام مەلایکەی مردن یەت بۆ لای و وەختێک کە ئەگاتە لای پێڵێت تۆ هیچ ئاگدارن نەکردم، فەرمودەیەکی قودسی دوور و درێژەم. ئەویشە فەرمێت من پاشاکان نامترسێنن تا نەچم گیانیان کێشم، کۆشک و تەلارە گەورەکانیان هەرگیز نابنە ڕێگر لەوەی کە من ڕۆحیان بکێشم، و من کۆمەڵێک لە پێشهاتم خستۆتە بەردەمی هەموو کەسێکەوە پێشەوەی بمرێت کە مردن یەخەی پێەگرێت، بۆی کە نزیکەکانی خۆی خزمەکانی دەور و بەرەکەی ئەمرن و ئەوانە هەمووی نیشانەی نزیک بوونەوەی مردنی هەموو یەکێک لە ئێمەیە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک حەقیقەتی هەرە گەورە باسی مردنەکات کە قەت نابێ فرامۆشی بکەین. هەموو کاتێ هەموو شەوێک ئەبێ کاتێکمان هەبێکەوە یادی مردنی تیا بکەین، بزانین تایە ئەمرین و مردن یەخە بە هەمومانەکرێت. لەبەرەوە ئامۆژگاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەیە بۆ ئێمە کە قەت حەقیقەتی گەورە کە مردنە و گواستنەوە و ڕاگواستنی مرۆڤ لەم جیهانە بۆ جیهانێکی تر بیرمان نەچێ. لەم ئەڵقانەیە حەزم کرد ئەم ئەڵقەی ئەم جارەمان کە سەرەتای باسەکانی مردن و ئەجەلە، باسێکی زۆر گرنگ و چیرۆکێکی زۆر زۆر گەورە ئەکەینە ناو ئاخرنی ئەم ئەڵقەیەمان و ئەکەینە سەرەتای ئەم پرۆژە جوانەی باسەکانی مردن و قیامەت و چارەنووسی ئینسان، چونکە چارەنووسی ئینسان بەڕاستی لە دنیاە. هەمیشەوەیە کەوا چەند کەسێک لە ناو بەفرا، وەکو ئەم ڕۆژەی کە ئێستا بەفرێکی زۆر لە کوردستان ئاباریوە، وەکو ئەم بەفرا لە ناو ئەم بەفرەیە ڕق بوونەتەوە و کۆچی دواییان کردووە، چۆن ئەجەلیان هاتووە. ئینشاءڵڵا لە ناو ئەم چیرۆکەشە و ئەم بەسەرهاتە زۆر گرنگەی کوردستانی خۆشمان و شارباژێر و یاخود هەڵەدن بە تایبەتی، ئینشاءڵڵا ئەچینە سەر باسێکی گرنگتر لەوە کاویشەوەیە شێوازەکانی ئەجەل و ئەو کەسانی کە ئەجەلیان هاتووە. هەر کەسە بۆ خۆی چیرۆکێکی هەیە لە ناو ئەو چیرۆکانەیە باسی ئەجەلی خۆشمانەکەی. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. خۆشەویستان، ئێمە لە ئەم ئەڵقە تایبەتی ئەم شەومانە کە میوانداری کەسێکی زۆر عزیز و خۆشەویستەکەین کاویش وەسا ئومێدی هەڵەدنیە. دیارە جنابیان زۆرێک لەم ڕوودا و بەسەرهاتانە کە لە ناوچەکەی خۆیانە ڕوویاوە ئاگدارەتی و هەر بۆ معلوماتی جنابیشتان حەزەکەمەوەش بڵێم کە وەسا ئومێد خوێنەرێکی زۆر زۆر باشی کتێبە، لەگەڵ چۆن پەنجەی ڕاهاتوە لەگەڵ ئیش و کار و وەسایی و بینایە، ئاواش بە هەمان شێوە پەنجەیشی لەگەڵ هەڵدانەوەی لاپەڕەکانی کتێبە زۆر زۆر هۆگری کتێبە. سەرتا بەخێراتن دەکەم وەسەڵێتی. چۆن بوو ئیشی وەسایی و ئیشی لادێ و باخ و باخاری و ئەمانە لەگەڵ خوێندنەوەی کتێبە چۆن یەکەگرێتەوە؟ چنێک ئەخوێنیتەوە گەر بە کورتی پێما بڵێ؟ کاکشە وەڵای خوێندنەوە خولیان بووە لە ساڵی 93ەوە دەستم کرد بە خوێندنەوە. کەم خوێندەواریەکەم هەڵبەت من تا پێنجی سەرەتایی ئەو کات قوتابخانە لە لادەکانە هەڵگیرا، ئێمە منتیقەی ئازادکراومان پێ ئەو کاتە لەژێر کۆنتڕۆلی پێشمەرگایە بۆ حکوومەتی عێراقیش دەرگای مەکتەبەکانی داخست و مامۆستایانی ئەو کات هەمووی گەڕانەوە. مامۆستای شۆڕەژ 1-2 ساڵ دەرسیان پێوتین، بەس من نەچوومەوانێ لە پێنجی سەرەتایی وازم لە مەکتەبێنە، بەس هەر خولیان بوو، حەزم بە نووسین بوو، حەزم بە
خوێندنەوە بوو چ بابەتی زیاتر خوێنی تۆ بڵێن مێژووی بیرەوەری ئاینی زیاتر بە ئەوەی ئێستا حەزم لێبێت لەم کاتەیە ئەدەبی و مێژوویم زیاد حەز دەیە ئەدەبی و مێژووی زۆر تیا ڕۆژ و مەڕاستی کتێبانی کە زۆر کاریگەر بۆ لەسەر چی و چی بوون خوێندوتەوە ئەو کتێبانی کە زۆر ژیانی زەینەب غەزالیم خوێندەوە بەڕاستی زۆر زۆر کاریگەر بوو لەسرم و ئەو کتێبەش کە چێژم لێبینێت چێشتی مجەودی مامۆستا هەژار مکریانی بووە کتێبێکم خوێندەوانێ ژیانی کوردەواریم نورەدین زازا ئەویش شتێکی خۆش بوو بەڕاستی مێژوویەکان بە ئام خۆشن لەمانە کە چەند کتێبە خوێنیتەوە وەڵاهی بەم جارە جاری وا هەیە بە دوو مانگ کتێبێک ناتوانم جاری واش لەمانی کە سێ کتێبە خوێنمەوە بابەتە سەرەکیەکەی ئێستامان لەناو ئەم بەفرە و لەناو ئەم کەش و هەوا ساردەی کوردستان و لەم مانگیەکەیە مانگی ڕێبەندانە وەساومێت حەزەکەم بەسەرهاتێکی کاتی خۆی هەشتاکان یاخود نەوەدەکانمان باس بکەیت ئێمە باسی ئەجەلەکەین باسی مردنی ئینسانەکەین ینی هەموو کەسێک خۆی گەورە کاتێکی بۆ دیاری کردوتیایە ئەژی و تایە کۆتایی بە ژیانیەت ئێستش وەرزی مردنە سیرەکەی سپی دنیا سپیە وەرزی زستان وەرزی دوای ئەوە بەهاری زیینەوەبوونەوەی ئێمەش باسی ئەو زیینەوبوونەوەی ئینسانەکەین یا ئەو قۆناغی کە ئینسان لە ژیانی دنیای بڕێتەوە کاتە قیامەت جنابتان ئەگەر باسێکی هەشتا و هەشت و کاتەکانی ئەنفالمان بۆ بکەی کە لەو کاتانەیە ڕەنگە هەر ئەم کەش و هەوایە بوو بێت و خەڵکتیایە زۆر ڕق بوو بێتەوە بەهۆی هێرشەکانی حیزبی بەحس و ئەو کارسەتی بەسەر میلەتی کوردە هات ئەو کاتە کۆتایی مانگی دوو بوو حکوومەتی عێراقی کە شاڵاوی یەکەمی ئەنفالی دەست پێ کرد لە هەر چوار لاوە بۆ ناوچەی ئێمە بوو هەم لە دۆڵی قزلەرەوە هەم لە دۆڵی لای سوورداش ئێمە لە هەڵەدن بووین هەم لە لای سوورداش و هەم لای گاپیۆڵۆن و باڵخ و ئەو قۆڵەوە هەم لای بنگردەوە ئێمە تاکە ڕێی دەرچوونمان شاخی ژیلوان کلف و کلکەی شاخی ژیلوان بە دەرئەچوو ئەویش بە سەرمانەوە شاخی گۆجار هەبوو کە حکوومەتی عێراقی بەسەر ئەوی ڕوانی بەڵام ئەو قووەتەی لێبوو ڕەحمی بەو خەڵکە کرد ئەو خەڵکەوەکو دەنکی تەسبیح بە دوایە کار لە ڕاکرد نابوو ئیدی هەبوو لەو ڕێگایە دەیان کەس مردووە ئەنفالی چەند بوو ئەنفالی یەک بەڵێ مار کاک ناسر هەیە هەڵەدنی هەر ئەو لە ماوەی شەو ڕۆژێکا دوو مناڵی خۆی بە کۆڵی خۆیەوە لە بەفرا ڕق بۆ مرد هەتا بانش داینەنان ینی بە مردووی تا بانێ بردن لێ بە خاکی سپاردن و دەیان کەسی کە کەوتە چاڵە بەفرەوە لێ بڵین هیچی لەوانە کاک ساڵحەیە کە زاوامانە دایک و باوکی کەوتە ڕەوڵە بەفرێکەوە پاش چەند مانگ وەبزەم دۆزیانەوە بزەبت نازانم پاش چەند بوو بەس هێنان شارەوانیان دوکان پێما بێ ناشتیان کۆمەڵە خزم و کەسوکاریان کەوتە بەفرەوە و دەیان کەس دەوە بەفرایە ڕق بۆ بەڕاستی کارەساتی بەفر و ئەو کاتی ئەمە جا هەر بەفر نەبوو ینی تیارە بەسەرەوە بوو لە شاناخسی قەسفی تیارە کرا کۆمەڵە خەڵکی تیا کوژرا هەتا چوینە ناو بانێژ ئێمە هەر قەسفی تیارەمان لەسەر هەی تەمەنم لە دەوری دەو یانزا بوو تەمەنم لە دەوری دەو یانزا بوو ماڵی پورێکمە بوو چوون بۆ ماڵی پورەکەم و لەو لاوە گەڕامەوە بەڕاکردن ژنێک بانگی کردم وتی ئاڕۆڵە ڕامە کە بێ ملیانکەی ئەم گوێرەکەمە بۆ بگراتە ئەم مانگا دۆش منیش چوون ملیانکەی گوێرەکەکەم بۆ گرت ئەوش چووە دەستی کرد بە مانگا دۆشین ڕەنگە دوو پیاڵە شیر چوو بێتە جامەکەیەوە وەختێکم زانی ناوی داسافە بوو داسافە کەوت و شیرەکە ڕژا بەسەریە من ژوتم نەکا بڵێ نەمە خەتای ئەو بوو ئەو بووە بەهۆی ڕژانی شیرەکەەوە ڕام کرد بۆ دایکم گێڕاوە دایکم وتیەوە بۆچی هەناسەتون بووە وتە نەم پەرژا جوابی بۆ وتیان وڵا داسافەی مامەشێم حەمەڵ وەفاتی کردووە مجمەرێکی منجافاتی کردووە هەل لە ژێر مانگاکە ژێر مانگاکە کەوت و شیرەکە ڕژە أعوذ بالله من الشيطان الرجيم الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا خواهي قول سورة تبارك لباسي جيان مردن بيشخات بس لحسي خلقي الدنيا لاي إيما مردن بيش جيان نية كواتم مردن چوار دوري جياني إيما يقرتو كواتم مردن نية را گواستنا گواستنەوەیە
ڕۆشتنە ناوتونەی لێکە لەم سەر ئەڕۆیت و لەو سەر دەرەچیت ئەوانەی کە ئەزمموی نزیکبوونەوە لە مردیان بینیوە ئەڵێ ئەسڵەن هەستم نەکرد کە مردم هەستم نەکرد چوومە جیهانێکی تر یعنی ئەوەنە زوو ئەگوێزریتەوە نە زۆر ڕۆیتە جیهانێکی تر و لەوێ کە چاوە کاتەوە هەندێک لەواناڵێن هەتا مدەتێک نەمەزانی کە من مردووم یا ئەوانەی کە زۆر جار خەبەریان لێ بیسرێت جا ئازیزانم یەکێک لەو چیرۆکە جوانانەی کە لە قورئانە باس کراوە چیرۆکی ذیلقەرنەینە کە لە سوورەتی کەهفە باسی هاتووە کە بە مەشارق و مەغاریبی ئەرزا ڕۆشتووە یعنی گەشتی زۆر زۆر کردووە ذیلقەرنەین ذیلقەرنەین یەکێک لە گەشتەکانی زۆر دوورەکەوێتەوە لە وڵاتی خۆی وەزعی خراپ بێت و وەزعی تێکەچێت و ئەزانێت کە ئەجەلی نزیک بۆتەوە نامەیە کە نووسێ بۆ دایکی ئەڵێ دایکی بەڕێزم مقدارێ پارەت بۆ نێرم بەڵام وەسیەتی من لەم نامەیە بۆ تۆ ئەوەیە هەر کاتێککە من مردم خواردنێکی باش بکڕە حیوانێکیش بکڕە بۆ لادێکەمان بۆ ئەو شوێنی کە دەوروبەرمانە ئەو ڕۆژەی کە خەبەری مردنی منێ پێگات حیوانەکە سەر بکڕە و بیکە بە خواردن و تەوزیعی بکە بەڵکو خواردنەکە خەڵکی بۆ داوەت بکە ئەو خەڵکانی کە داوەتیانەکەیت با لەم جۆرە کەسانە بن داوەتی بەس ئەو کەسانە بکە کە لە خێزانەکەیانە لە بنەماڵەکەیانە لە دەوروبەرەکەیانە کەسیان لێ نەمردووە و جەرگیان نەسووتاوە و مصیبەتی مردن ڕووی لێ نەیاون و ڕووی تێ نەکردوون بەس ئەوانم بۆ داوەت بکە دایکی کە نامەکەی پێگات طبعاً دوای وفاتی پێگات ئەویش ئێوێ وەسیەتەکەی جێبەجێ بکە و خواردنەکە دروستەکە و حیوانەکە سرە بڕێ بەڵام هەرچە نەگەڕێت کەسی دەست ناکەوێت کە کەسێکی لێ نەمرد بێت لە خێزانەکەی یاخود لە بنەماڵەکەیانە لەبەرەوە دایکی لە نامەکەی کوڕەکەی تێگا کە ئەمە بۆ دڵنەوایی دایکی ناردوێتی کە دایکی بەڕێزم کەس نییە مردن نەیە بەسەریا هیچ خێزانێ نییە کەسێکی نزیکیان لێ نەمرێت هەموومان وەکو کوردەواری خۆمان ئەڵێ گیای مردنین لەبەرەوە دایکیشی دڵنەواییەکەی بۆیەت و دڵی دایە لەسەر ئەوەی کەوا ئەو مصیبەتی مردنەی بەلاوە ئاسانە بێت لەبەرەوە خۆشەویستان مردن بەم جۆرەیە ئێمە هەمومان ئەم گەشتاکەین زۆر زەڕورە قسە لەسەر ئەم گەشتەی خۆمان بکەین گەشتی ڕاستەقینەی ئێمە بە مردنا تێپەڕە بێتەوە گەینە جیهانێکی تر واتە قۆناغبەندیە لە قۆناغێکی کاتی کە دنیاە چینە قۆناغێکی هەتایی بەقای بێبڕانەوە کە هەر بیر تەچێتەوە کە ڕۆژە لە ڕۆژان لە ژیانی دنیا بوویت و دنیات بینیوە لەبرەوە ئێمە باسی ئەو گەشتە حەقیقیە و ئەو ژیانە ڕاستەقینەی قیامەتان بۆ ئەکەین قورآن لە ساڵەکانی 46 حاجە حەمەعەلی برام و شێخ تایری مامۆستا شاوڵای شێخ حەسەن و شێخ عەبدوڵای مامە جەلال تووتنیان کڕی بوو بە شەریکی و وتیان لە گەرمیان تووتن باش قیمەتەکە بردیان بۆ گەرمیان پیاوێکە بوو لە کەڵاباد زۆر هاموشۆی تەکیە کرد پیان هەوو برایم زارک ئەنجا ئەچنە لای برایم زارک گەڵێ تووتنمان هێناوە و بەڵکو بمان بێ مشتریمان بۆ پێڵێ ئێوە بیلامانە گوێرەژەکان بگێڕنەوە لەمە و لابێ بە حوشتر بڕۆین بە حوشتر ئەڕۆن تا گەنە سەر ئاوی سامەڕە کە گەنە سەر ئاوی سامەڕە برایم زارک مشتری پەیاکا بە پارەیەکی باش بۆ تووتنەکە بەڵام بەو مەرجەی لە ئاوەکە بیپەڕێنە ئەو بەرەو بۆی اینجا بەڕۆژ تەبعاً قاچاخە ناتوانن بەلەم بگرن ئەبێ شەو بیگرن شەو بەلەمەگرن و تووتنە خەنە ناوی حەمەعەلی برام حاجە حەمەعەلی ئەڵێ وەڵاهی من چەندێکم دەستکەوتەوە ئەوەی کێشم دەستکەوێ نایەمە ناو ئەم بەلەمەوە بۆم شەوە برایم زارێکی زۆر هەوڵی لەگەڵادا ناچێت بە شێخ تاهیر ئەڵێ شێخ تاهیر ئێوە بڕۆن ئێمە بەیانیین بۆ لاتانی ئینشاءالله ئیرادەی خوا بەلەم کونی تێ بێ و تووتن غەرقە بێ و شێخ تاهیر و حەکمان کە حشتەوان چێ بێچێ بۆ پارەکەی لەگەڵەوانە لەگەڵ شێخ تاهیرە بە نێرینایی ئاوا بازەن و ئەخنکێن ئیتر هەتا ئیسە مەیتەکەیان نەدۆزراوە بەیانیشی عەوڵال بە تەنکایی ئاو بازەدا ئەوە چێتە ئەو بەرۆ لەگەڵ یەک فەردە تووتنە بەیانی کاکەم و برایم زارک کەچن یەک فەردە تووتن و عەوڵا دیارە پۆلیسێکیش بە دیاریان وێ ئەیان گرن و ئەیان بەنە سامەڕە اینجا جواب ها یەکیەی و خنکاون یەکیەی و کوژراون یەکیەی و ڕوت کراون
ئیتر غەم و ناڕەحەتێک و پەژارەیەکی زۆر بەسەر ئاوایی ڕژە تەلەفۆن و شتیش نەبوو. خەلیفە حەمە شەریفیش لە ولیانۆ بەدەم ئەمەوە هاتبوو بۆ تەکێ. حەمەمینی ئەمینەی بەکر هەبوو خوا عافوی کە دەسەڵاتی هەبوو ئەو وەختە خەڵک فەقیر بوو فەقە ئەو دەسەڵاتی هەبوو وتی منەچم بەدەم ئەم حادیسەوە. چوو بۆ سلێمانی چوو بە خزمە مامۆستا شێخ نووری مامۆستا شێخ نووری وتبووی منیشیم لەگەڵ مامۆستا شێخ نووریە لیاندا بۆ ڕۆیشت بوون چوو بوون بۆ سامەڕە کە چنە سامەڕە و ئەپەرسن ئەڵێن هان لەو سیجنە محاولەکەن لەگەڵ ئومەرای ئەو ناوە ئەیاندەن بە کەفیل پێیان ئەیان هێنەوە. لەم کاتە ئەوان نەگەیشت بوون خەلیفە حەمە شەریف دایکم ێناسی دایکم خەرەداغی بوو. خەلیفە حەمە شەریفیش لە قەراخۆ نزیک بوو یەکتریانە ناسی دایکم هابوو لای و شانی ماچ کردوتی خەمی حەمە عەلی نەبێ بەیانی حەمە عەلیەتەوە وڵا بۆ ئیرادەی خوا بۆ بەیانی حەمە عەلی و شێخ عەبدوڵڵا هاتوو. ئەو چیرۆک و بەسەر هاتە زۆر کاریگەری کە ئێستا بابەتی ئەم ڕۆمانە و ئەم بەرنامەی ئەم جارەمانە حەزەکەین ئەومان بۆ واسکەیت و سەرەتاکەی لێرا باسیەکەین و دەست بە ئەم بەسەر هاتاکەین چۆن ڕوویە. ئەوە ساڵی 92 بوو ڕۆژی دەی دوی 92 ئێمە تازە چوو بووینەوە ساڵە گەڕابووینەوە بە لادێکانمان بڵین هەموو دەیە گەڕایەوە بە تایبەتی ئەمە لە هەڵەدنا کۆمەڵێک خانووی بچوو بچووکمان دروست کرد یەکی ژوورێک و دوو ژوور و چونکە ماڵات و شت کەم بوو لەگەڵ ئەوەشە ئازوو خەوشت ئەو کاتە گرانیەکی سەخت بوو. یەکەم زستان بوو لێ یەکەم زستان بوو بەڵێ یەکەم زستان بوو یەکی تاقە ژوورێکی بچووکمان دروست کرد و تیا حەوای نەوانێ ماشەڵڵا زستانەکەی سەخت بوو. لە بیرمە ڕۆژی دەیمان ڕۆژەکەی خۆش بوو دەمە و پاش نیوەڕۆکەی بەس ئەوە هەور و دەیدوو بەڵێ کۆمەڵێکمان لە شەدەڵەوە گەڕابوون ئەو کاتە جادە نەبوو جادە بۆ هەڵەدن لە ئێرەوە نەبوو لە دابانەوە دابان هەبوو بە سەرگەڵ و بەڵام دابان بۆ هەڵەدن نەبوو ئەگە سیارش بەهاتە ئەو کاتە سیارەی خەت هەبوو دوو ڕۆژ جارێک سیارە هات بەس شەدەڵە دایم سیاری تیا بوو ئەهات و ئەچووە گەڕانەوە بە حکمیەوەی جادەکەی کەمتر قوڕ بوو کەمتر سیارە ئەچاقی و ئەوانە ئەو کاتیش سیاری و کاتوە ئێستا سیارەی مۆدیل بەرز و ئەوە نەبوو بڵێن زۆر ئەچەقین و دەرناچوون و کەمیش خەڵکیش هەژار و فەقیر بوو سیارە زۆر کەم بوو لە شەدەڵەوە بە پێ ڕۆیشتینەوە. ئەو 5-6 کەسەمان هاتنەوانە کە دوانیان خەڵکی یاخسەمر بوون کاک محەممەد هیوای تەمەندرێژی بۆ خوازمە لە ژیانە ماوە هەر ئەو ڕووداوەکانی ئەو خەڵکی بە خەڵک ئاشناکرد بڵین ئەو ماوە و کاک حوسێنیش ئەو شەهید بوو لە ناو بەفرەکەیە ئەوەکانی هەڵەدنیش کاک ئیسماعیلی حاجی مەحموود بوو ئاوازخان هەبوو خێزانی قادری وەساو ڕەحمان بۆ قادر ئێستا خۆی ماوە و کچەکەیان بوو بە ناوی ڕۆژگار و کەسێش کەشمانە بوو ڕۆستەم کاکە حەوڵایان پێبوو هەڵەنی ئەو کارە ساتەیە ئەو ئەجەلە بە کۆمەڵەکە هاتووەتە ڕێ ئەو خەڵکە 6 کەس بوون ئەو خەڵک 6 خۆیت لە پێشە حەوت بوون دەشیان لێرە گەڕابەتی بەخوا من کاک بەکری نابەتی بەخوا من دەرناچم نایم ئەجەلی نەهاتەوە ئێستاش ماوە تەمەندرێژی بۆ خوازی ئینشەڵا تەمەندرێژ بەس کە هاتبوون لە بینی هەڵەدن و سەرگەڵ و ئێستاش کەشەکەمان ئەوایە سیارەکەمان دەرنەچووی نا شوێنەکان ئەمانتوانی لە نزیکەوە تەسویری شوێنەکان کە بڵێن ئەلێرەوە ڕۆیشتون ئەلێەوە داگەڕاون کە چوو بوون گڵەزەردەی پێڵەن گڵەزەردێک لێەوە داگەڕابوونە خوارە بۆ دۆڵی دەوەلانی سەرگەڵ و ئیسان تەسەوری نەوەی نەکردو ئەم کابرایە بەم زوانە بمرێ 100 ساڵتر جەڵدە لێ یاوە لە پڕ مردووە ساحب 3-4 مناڵ ورد بووە کوڕی گەنجی جوان دووزێ خزم خۆمان وای لێ هاتوو وەڵا هەمیان ئاوە جەڵدە بەخوا نان نیوەڕۆی خواردووە نوێژ نیوەڕۆی کردووە و مردووە کوڕی چاچی ئیمانداریش بوون چکام تاعاتکەر بوو نوێشکەر بوو ئینسانە گەر بە ئیمانەوە بمرێت زەرەرەکە نەوەڵە جاوەڵا حەچی ئەم شار و وڵات و مەملەکەتە هەیە تاپۆی کەندە سەری بەس ئیمانی نەبێ بایی هیچ نییە هیچ کاتێک بووە کە یعنی یادی مردن بکەی بیری مردن بکەیت مردنم لە بیرە شەو و ڕۆژ
بەخواشەوە تا بەیانی بە گوێرەی توانای خۆم شەو نوێژ دەکەم ڕۆژی پێنجشەمە و دووشەمە ڕۆژوێرم ئەیرێم بەمەی ئەگەر خوا ڕەحم پێ بکە بەمەی زەحمەتە بەس هەرا لێم خوایە تۆ خۆم ئەگەر ڕەحمەم پێ بکەیت مردم بریتە لە چۆن ئینسان کە ئەخەوێت بەشکە لە مردن تا بای خەبەی نەبێتەوە بەڵام کە بانگەداری سەرەن ئەو ئینسانە داچەکەێت کە داچەکە ئەو بانگە داچەکەنێ چونکە سەڵی بانکە بانگ ینی خوای گەور بانگ دەکات نە بانگی ئەم مکبرانە کە خوای گەور بانگی کردی حەی عەلە سەڵات یانی وەرن ئەنجا وەکو نمردنیش مردیش هەموو تاک بە تاکی ئەم کۆمەڵگەی تۆ بینی ئەمە هەمووی ئەبێ بمرێ بڕاو گرتە بەلای خوای گەورە اینجا که گراینا بلای خوای گەورە محاسبە دەکات محاسبە دەکات دەڵێ بەنەگەم تۆ چی لە دنیادا وایە بەڵام چۆن چماکە لە دنیادا کردویش باشەکەنی چۆن توێشوی باش ئەخێنەوە بۆ خۆمان هەشەی چۆن بیلۆی ناکاتەوە وەکو بڵێن ئەم مەسئولانی ئێستا بیل لە مردن ناکەنەوە ئەم مەسئولانی ئێستا دنیایان کڕیوە بە قیمەتیان دەستەوە بۆ چونکە کە بۆ دنیایان کڕیوە دنیاکان بۆ کڕیوە ترێ لەبەوەی دنیایان داژی بۆ خۆیان ئەی وەڵاتە هەموو کەس لە مردن ناترسی لە خوای دەترسی یان لە مردن ناترسی بۆچی لە مردن ناترسی ئێ بەس لە خوای دەترسم بۆ هەر دەبێ بمرین وەساومێنیان ئێوە کە باسی ئەم بەسەرهاتاکەی تەمان خۆت شاهدی بەسەرهاتەکەی ڕۆژی دوایی ئێوە جەنازەکانتان دۆزیوەتەوە بەڵام ئەگەر باسی ئەومان بۆ بکەی کە ئەم مجموعەیە حەو کەس بوون حەو کەس بوون لە ڕاست حەو کەس بوون لە ئەسڵا کە لە دێی کیۆ هاتوون لە خۆی لە پیرەمەگرون و سلێمانیەوە هاتبوون نە ئەو دێی کە لێو هاتوون بۆ لە شەدەڵەوە هاتوون زۆر دووریش نەبوو لە دێکەی ئێوە بە ساعت و چارەشێکەکە بە پێ ئەگەر احتیادی بێ و بەفر نەبێ بڵێ ئەم حەو کەسەیەکیان گەڕاوەوە و تێتی من ناتوانم و لەو ناچێ بتوانم بێم یەکیشان دەرچوو ئێستا لە ژیانایە و پێنجیان وفاتیان کردووە چۆن هاتن دوو دڵ نەبوون لەوەی کە بێن بەرەوە تەبانەوەی کە لە زاری ئەو کاک محەممەدەوە جەراوەتی بە ئافرەتەکەمان و تۆ دەرناچی تۆ مەیە لەگەڵمانە تۆ مناڵەکە توێتی بابە من بەفر هەبوو ڕۆژە ئەو ڕۆژە جەوەکەی تقریبان خۆش بوو لای ئێوارەکەی هەورێکی کردهبوو جەوەکە سارد بوو بای هەڵکرد بوو باران باری بوو ئەمانیش ڕێگەی هەڵدنیان گۆڕی بوو ئاراستەکەی بۆ دۆڵی دەوەلانی سەرگەڵ و دۆڵێکە وای پێڵن کەچی بوو ناوێت بە دۆڵەکە سەرکەوتبوونەوە گەڕابوونەوە بەرەوبینی هەڵدن و سەرگەڵ و لەوێ کاتەکەی دیارە درەنگ بووە و پێش دەوری بانگی عیشا و بانگی خەوتنان بۆ ئەو ناوە توانە دەرەژەر ئەم بەردەیە ئاگرێگەکەینەوە ئەم شەو ئیستراحەت دەکەینەوە و بەیانی ئەڕۆین دیارە جەوەکە زۆر سارد بوو تەڕ بوون و هەرواشیان کرد بوو ئاگرێکی باشیان کردبووانێ و ئەو شەوە لەوێ بوون تەبەن ئەو شەوە من خۆم لە دەوری مەلابانگدانە هەستام هاتمە دەرەوە جەو لە هەڵەدن بەڵێ جەوەکەی ناڵم ساماڵی تەواو نەبوو بەڵام هیچ نەبوو بەس بەفرباری بوو بەس لەوە دوا کردی بە فەرتە نەبنی لە دوای بانگی بەیانیەوە کردی بە بەفر و پڕوشە و با و وای دەهات ینی ماشەڵا لە ماوەی ئەو دو سێ سەعاتەیە 6 سانتیم بەفرباری هەرچەنە بەفرەکە سووک بوو بەڵام بەفرێکی زۆر باری جا بەفر کە بە باوە بوو کردی بە پڕوشە و بە باوە زۆر خەتەرە ئەمانیش ئاراستەکەیان ڕووە و بابوو کە هاتبوون لە بن بەردەکەەوە ئەو کاک محەممەد جێڕایەوەتی هاتوین مسافەیەک ڕۆیشتون هەروە تقریبان 200 مترێک ڕۆیشت بوون ئەو خوشکە کە ناوی ئاواز بوو بە ڕەحمەت بێ مناڵەکەی بە کۆڵە بوو توی بەخوا هیچ کە ناتوانم بێم لەژێر بەردێکا دانیشت بوو توی باشکم زوو بێنەوە بە دوومە نەیزانی بۆ مانی جویان بەسەردێ ئەوانیش بەفرەکە سەری لێ تێکدا بوون ینی جەوەکە ئەوەندە سارد و بەفر بە باوە هاتبوو دەموچاویان تەزی بوو زیاتر ڕویان لە شاخەکە کردبوو هەر ئابلێنەکەم قەتپاڵی سەرانێ تێکچوو بوو شارەزا بوون شارەزا بوون برا کاکسمایل هەر وەلەدی هەڵەدن بوو کاکرۆستەمە وەلەدی هەڵەدن لە هەڵەدن لە دایک بوون چەند ساڵ بەس کوتوبیان با بەرزیەکە بگەین بۆی ناودێمان لێ دەرکەوێت لێەوە تەقاکەینە هاوارەکەین خەڵک بێ بە شوێنمانە تەبەن کە گەیشت ئاواز لێ بەجێ مابوو لەگەڵ کچەکەیە چەند ساڵان بوو کچەکەی 4 ساڵان بوو کچەکەیشی باوکی فەقیرە هەر بە چیمیاوی ساڵی پێش 1970 شەهید بوو ینی ئەو کچە
با بڵێن دەستکی دایکیا بوو کە باوکی شەهید بوو فەقیرە ئەو کچەی شتیا چوو جا کە ڕۆیشت بوون لە دوای ئەم ئاوازیان جێهێڵا بوو لەولاتر حوسێنیان لەگەڵا بوو ئەو یاخسەمری بوو ئەویش کەوت بوو ماوەیەش کە ڕۆیشت بوونەوە مسافەیەش کە ڕۆیشت بوون کاک ڕۆستەمیش هەر کەوت بوو ئەم دوانە مابوونەوە کاک ئیسماعیل و کاک محەممەد ئەوانش مسافەیەکی زۆر هاتبوون شەویان لێ بەسەرات بوو کاک محەممەد وتی لەگەڵ کاک ئیسماعیلە ڕاوێژمان کرد هیچ کە ناتوانین بڕۆین ئەڵەن ژێر بەفر گەرمە پێشیناڵە چەند ساعتیان پێچووە ئەم لە بەیانی سعات حوتی بەیانیەوە تاوەکو هەشتی شەو تقریبا مسافەی ئەومە ڕۆژ ئەگەر باسی ئەومە بۆ بکەی بەسەرەتەکە بیر نەچێت یعنی ئینسان ئەگەر 6 ساعت 10 ساعت بەناو بەفر و بەناو ڕەشەبا و بەناو سەرمایە بڕوات یعنی چی لێت بەڕاستی ینی زۆر کفت بوون ینی هێزیانتیان نەماوە ئەمان کاک شێخ ئەمە ینی شەڕکردنە لەگەڵ مەرگ ینی ڕێڕوونێکیان نییە ینی من دڵنیام کوونە ئەشکەوتێکی بچووکیان دەستکەوتایە پەنابەردێکی باشیان دەستکەوتە دائنیشتن ئەو شوێنەی ئەو ڕووداوی لێ بووە پەنابەردێکی وای شیتیان یە خۆیان پەنادەن ینی کە هاتوون ئەگەر بگەڕابانایە و ئاراستەی لەگەڵ بایەکە ئاوا بەرەو سەرگەڵ و ڕەنگ بوو بڵێن مەگەر هەرخوا دەرەچوون هیچیان لێ ناهات چونکە پشت لە با بوون بەس ئەمان ڕۆ با هاتوون ڕۆ بەفرەکە هاتوون هەر تەوەقۆیان کردووە گەنجێکی هەڵەدن گەنجێکی بەخۆ و بەتوانە و تااقەت و توانە دەرەچین ئینشاڵڵانە و شتێکی وان نابێ بەڵام پێچەوانە دەرچوو بەداخەوە ئەوە بوو ئەم کتتوبیان ژێر بەفر گەرمە و بیستمانە لە پێشینان ژێر بەفر گەرمە بەفرەکەیان دڕی بوو چوبوونە ژێر بەفرەوە یەکیان ئەلەولاوە تقریبان 2 مەتر ئەمیکیان لێرەوە کاک محەممەدوتی بەیانی هەستام ئەمە دادا ئاوازیان جێهێڵاوە دادا ئاوازیان جێهێڵا ڕۆستەمیان جێهێڵا حوسێنیان جێهێڵا هەر یەکەو لە شوێنەکە مسافەی هەمویان ڕەنگە بڵم دووری هەمویان لە بینیەک 1 کیلۆمەترە بێ هەر ئەوەنە تۆ بڵە کیلۆمەتر دوودانە ئەگەر بش بێ ئەوەنە بەرز و نزمیان کردەوە لەو زۆری و نزمیە ئەگەر زیاد بێنا مسافەکەی زۆر کەمە هەر لێرە ئەو یاڵێ ئەو بەرە بێ زۆر دەپەکیان کەوتووە پەکیان کەوتووە زۆر داگەڕا و سەرۆژور ڕۆشتون و هاتوونەوانێ پەکیان کەوتووە لەوێ چوونە ژێر بەفرەکەەوە بەیانی کە خەبەریان محەممەدی کە خەبەرم بۆتەوانێ من تەوان شتەکە ڕووداوەکە لە دەمی ئەو میسی خۆم جارێکیش کاتی خۆی بڵاوکراوێکمانە بوو بە ناوی سەرچاوە لە مقابلەیەکم بڵاو کردوی ئەو کاک محەممەد بۆیە لە بیرمە وتی کە هەستاوم بەفرەکەم لا داوە وتی بالفعل وا بوو ژێر بەفر گەرمە هەواکەی کب بوو وتی کە هەستام چوم سەیری ئیسماعیلم هەڵدایەوانێ نزیک بۆ ئیسماعیلی بەڵە 2 مەتر تقریبا مەترێک بینیان بوو من خۆم چوومە سەر شوێنەکە وتی نیخەنیخێکی لە قورگی هات ینی والحاڵ لە ژیانە لایە بوو وتی منیشتومە بوەستم لێرە بەس ئەو ڕۆژی دواییان ڕۆژی کاتە دوانزەیمان حوتی بەیانی دەچونە مە شەویان بەسەر هاتووە لێران بەڵێ بۆ حوتی بەیانی داهاتوو ئەمە هەڵساوە بەڵێ حوتی بەیانی 24 ساعت دوای ئەوە کە هەستا بوو تەبەن جەو ئەو ڕۆژە زۆر خۆش بوو ساماڵ بوو هەر پەڵە هەورێک بە ئاسمانەوە نەبوو ئەو ڕۆژە ڕۆژی دووە سەر لە بەیانیەکەی بەڵێ بەس جەو تۆزە بڵێن خۆش بۆ ڕۆژە ئەجا ئەو کاتە چووکە تازە چوبینەوە لادیەکان کە و تێروتوار زۆر بوو کەروێشک و خەڵکیش دەستکورت و فەقیر و ئەوە بوو خەڵک بۆ ڕاوی کەوە گەڕا کەوەکان 2 باڵە فرین و ئەچوونە ژێر کەورگێکەوە چوونە ژێر بەفرەوە جیران کاک حوسێنی چۆخامانە بوو خوا ئەفریقا لەگەڵ کاک ماڵماڵ ئەوی ژەر بە ئەلغام شەید بووە چوبوون بۆ پشتی ناودێ بۆ کەو وڵات جویان لە هاوارێک بوو سریان کە بوو زەلامێک دێتە خوارە بۆ قەتپاڵات چوونە لای کوتوبی کاکە ئێمە 5-6 کەسی ئەو کاک محەممەدی کەماوە بەڵێ کوتوبی ڕق بووینەوە و ئەمیان گەیاندە بەرەو ماڵی کاک ماڵماڵ و بە ناودەیە هاواریان کرد جاڕیاندا کاکە وەرن کۆمەڵە خەڵک هاتوون لە بەفرا ڕق بوونەوە فریایان کەوی ئەو بۆ خەڵکی ناودێ هەمووی هات یعنی ورد و درشتی گەنج و پیر بە دوایەکە هەمووی هات من خۆم لە بیرمە پێم وا بێ 4ەم کەس بووم 5ەم کەس بووم نازانم ئەوە ناوی کەسەکان حەز ناکەم یەک بە یەک بێن منە ئەوەی کە لە پێشمەوە بووم زانی شێوچێ بوون کە کەوتنە ڕێ بۆ دۆزینەوەی بۆ دۆزینەوەیان بە شوێنی ئەم پیاوەیە ئەم محەممەدەیە ڕۆشتین چووکە بە فریکە ئەو ڕۆژە خۆش بوو بە شوێنی تلەکانی ئەوە ڕۆشتین چوینە سەر شوێنی ئیسماعیل هاوینی 59 لەسەر 58 باوکوم نەخۆش بوو لە جیا کەوت بوو بەیانی هەڵسا هات کەپرمان هەبوو هاوین بوو هات لە کەپرەکە هەڵسا کەوا سەڵتا هەبوو کەواکەی دا یەک
شتێنەکەی بەست حەمەمینی برام لایە دانیشت بووتی حەمەمین بچۆ شەعەبڵاشە حەسەنم بۆ بانکە با یاسینێکم بخوێنی ئەوش بە گریان و ڕۆی چوو بە دوای مامۆستا شێخ عەبدوڵڵا و مامۆستا شێخ عەبدوڵڵا ها یاسینی خوێن و وتی سەعی خۆ تۆش کورس سیحەتی باشە و بۆچی ئەم مناڵانە خرێتە دڵتەنگی و ناڕەحەتیوە و دڵیان تەنەکەیت و ئەمانە باوکیشم فەرمووی وەڵا شێخ عەبدوڵڵا من ئەمرم اینجا باین کرا حەوەمینی براوتی حەوەمین ئابشۆ شێخ محمێد میناغا بەقاڵ بوو لە دیەکە وتی بزانە کفنی هەیە یان نیەتی ئەگەر نیەتی بچۆ بۆ قەراق کفنم بۆ بێنە دیسان مامۆستا شێخ عەبدوڵڵا دووبارەی کردو وتی کورە سەعید دڵیان مناڵانە مەخێرە خەتەر و ناڕەحەتیان مەکە حەوەمینی برام چوو هاتۆ وتی کفنی هەیە وتی دە باشە شێخ عەبدوڵڵا ڕۆی وتی خوا حافیزی بێ شێخ عەبدوڵڵا لەوانەیە نەبینمەوە کەوتینە ئێوارە سەعاتی ڕۆژی مابوو باوکم وەفاتی کرد شاکەلی لە قەبەکەیەتی شاعیر بووە زۆر ئارەزوومەندی شێخ عوسمانی بیارە بۆ ئەوانەیان باس کردو و ئەوانە لەو شێخانەی شاکەل بووە ئەڵێ خۆزگەر شێخ عوسمان بەهاتایەتە ماڵمان ئیتر بیژمردمایە قەینە کرد ئیرادەی خوا وا ڕێکەوێ شێخ عوسمان ئەگاتە ئەو نزیکانە و ئەوش دەعوەتێکا بۆ ماڵی خۆیان کە ئەگاتە ماڵی خۆیان و لە باش و گفتوگۆ و ئیسراحەت ئیرادەی خوا شاکەلی وەفاتەکە بەو شێوەی دوعای نەکرد بوو هەروەتوی خۆزگەی تر بیژمردمایە قەی نەکرد کەچی ئیرادەی خوا خۆزگەکەی هاتە دی و لەوێ شامرد تر شێخ عوسمانیش بەدەم نوێژ و تەڵقین و ناشتنەکەی بۆ بووە تا تەعزیەکەیشی تەواو بوو هەر ماوە لێ گەیشتینە سەر کاک اسماعیلی ڕەحمەتی وامانزانی ماوە هەر ئاوا دەستی من خۆم سێ کەس بووین کە چوین ئەو کەسانە وتم وەگوتم حەز ناکەم ناوی یەک بێگەوە نەبینی کە چوینە سەری یەکسەر ئاوا دانیشتە بوو بە چۆکە وامانزانی ماوە دەستمان لێدا براکانی و خزم دەستیان کرد بە هاوار هاوار هەر بۆ دڵدانەوەی کاک محەممەدی کاوەقاریتی کاکە ماوە بیبەنەوە بۆ ناودێ ئەمە بەرنەوە ئەماوە یەکدوانێک بە کۆڵ بردیان ئەو ئێمەش کەوتی نەگەڕان بۆ ئەوانی تەبەن ئەوانی کە سەخت بوو شوێنەکانیان لەبەرچی ئەم بە شوێن پێی محەممەدا چوین اسماعیلمان دۆزیەوە بەس ئەوانی کە کاک ڕۆستەمەوانە ڕۆژی پێشوو لە شوێن پێکانی ئەمان بەفرباری بووە شوێنەکە ون بوو باو ڕینەکەی پڕ کردەوە بەس کە لە گەڕانەکەیە دوای ئەوان بەسەر شەید ڕۆستەما کەوتین ڕۆستەمیش خواگەدارە پاروەکە لە دەمیا بوو ئەمەی هەموو هەویر و هینی نانەکە بوو بۆی خود نەدرابوو کە لە کەوت بوو ڕۆحی دەرچوو بوو ئەویشیان برد جەماعەتێک ئێمە هەر ڕۆیشتین گەڕین دوای ڕۆستەم حسینمان دۆزیەوە مسافەی بینی ڕۆستەم و کاک اسماعیلیوان زۆر بوو کەم نەبوو بەس بینی حسین و ڕۆستەم ڕەنگە بڵێم 6-7 هەنگاوێکە بوو بەس ئەو لە سەرتر بوو ئەم لە خوارتر بوو جوجار بەسەر حسەی ناکەوتین حسێنیشمان هەڵدایەوان دوو چاوشتمان سڕیەوە و جەماعەتێک ئەویشیان بردەوە ئەمە چەند کەس بوونە گەڕان وەڵا تقریبان 6-7 کەس بەڵە بەس هەر جارەی لەگەڵ جەنازەیەکە 15 گەڕایەوە جەنازە تەبەن بەخۆ دەزانی کە ئینسان کەمەر قورسە لە هەڵبرتنا جا بۆ ناو بەفر و قوڕ و بەرد و دار و ئەوەشە ناڕەحە دەڕوە کە حسێنیشمان نرد کوتمان چێ ماوە ئاواز و کچەکەی ماون کەوتینە گەڕان زۆر گەڕین چوینە شوێنی ئاگرەکەیان شوێنی ئاگرەکەیانمان دۆزیەوە چوین کوتیان ئەو محەممەدی لە خوار ئاگرەکەەوە خەڵک کە ئاهات ناو دێگوت کاکە محەممەد وتی لە فلان شوێنەوە لە فلان شوێنەوە تەمەن زۆر گەڕین تقریبا ڕەنگە بڵێم نیو سەعاتێکی مابوو بۆ مەغریب زیاتر کەمتر لەو ناوەیە بوو نەمان دۆزیەوە کردی بە هەور و پرۆشەیەک ساردی کرد وەڵا باوکم وتی کاکە با یەک دوان نشکەشمان ڕق نەبینەوە با بگەڕێینەوە
ئەو بوو گەڕاینەوە بەجێمانێش پەیژەکەمان ئاوا لە بەفرەکەیە چەقان بۆ ناو نیشان بۆ ناونیشان بەیانی بین نەم ناوە بگەڕین ئەو شەوە ڕۆیشتینەوە تەمەن ئەو شەوە کاکسمایل لە ماڵەوە بوو باوکیوان وایان زانی بوو ماوە فەقیرە هەتا نیوەشەوە هەر پەڕۆی گەرمیان بە لە شەوە ناو ئەمانە ئەوەکانی کەش جەنازەکان لە مزگەوت بوون چوون بۆ مزگەوت لە سەریان دانیشتن بەشێک قورئانیان لەسەر خوێن تاوەکو بەیانی زۆر سەخت بوو بۆ هەڵەدنەوە ڕۆژە لەبەرچی ئەبووە ببین بە 5-6 بەش بەشێکمان دوو جەنازەش ماوە مناڵەکە و دایکی ماوە بەشێکمان ئەبوو خەریکی بچێ بۆ سەر قەبران قەبرەڵخەنێ ئەو کاتی خۆ حەفارە و شت نەبوو دەبن هەر پاچ و خاکە ناز بوو بەشێکمان ڕێگای بینی هەڵەدن و یاخسەمر بشکێنێ و بچێ هەواڵ بەرە بۆ کەسوکاری ئەو دوو جەنازە کە خەڵکی یاخسەمرن یەکان خەڵکی مردووە بڵێن یەکان مابوو بەشێکی درمان ڕێگای بینی دابان و هەڵەدنیان شکان بڵێن بۆ شەدەڵە بۆ یەگە خەڵک جواب بنەرن بە سلێمانی و خەڵک بۆ تازیە دێ و بەو هەواڵەوە دێ بەشەکەی ترمان گەڕاین لە جەنازەکان ینی بووینە 5 بەش ئەوەی کە گەڕاین من لەگەڵ ئەو بەشە بووم کە گەڕاین بۆ جەنازەکان تقریبا لە دەوری سەعات 9 بەیانی بوو لەو ناوەیە بوو بزەبت ئەویشمان دۆزیەوە ئەو لە پەنە بەردێکا بوو لەگەڵ کچەکەی بە باوەشە بوو کچەکەی بە دلێشی لە سەر دانیشت بوو وڵی بزەبت نازم کەوتە بوو شانی دادا بوو پێم وابێ مناڵەکە لە باوەشیا بوو بەس سبحانەڵڵا ئەو مناڵە ئەدوت سیرت دەکا 4 ساڵان بوو 4 ساڵان بوو ینی چاوی نەنیشتە بوو وایش بوو ئاوا کە سیر دەکرد هەرچی ئەیبینی گوت ماوە ئەنی ئاوا سەیریە کرد ئێمە کاکسەلام هەیە هەڵە دنیا دامان بە کۆڵی کاکسەلامە من لەگەڵی ڕۆیشتم بردمانەوە بە ناودێکە ئەو ڕۆژە بەڕاستی ڕۆژێکی سەخت بوو ئەم 5 جەنازەیەمان بە خاک سپارد ئەو کاک محەممەدە تقریبا هەفتەیەک لە هەڵەدن مایەوە لە دوای ڕۆشتەوە بۆ یاخسەمر قاچی هەموو ڕەش بوو بوو پەنجەکانی وردە بۆ خۆی باش بوو ئەوە ڕووداوی ئەو ڕۆژانە بوو بەڕاستی وەسەڵێت هەموو کەسێک کە ئەمرێت ناکرانی چیرۆکی هەمووی باز بکرێ بەس هەموو ئینسانێ سوبحانەڵڵا چیرۆکێکی ئاوای هەیە بۆ مردن یعنی ئەجەل خۆی چیرۆکێکە جایەکێک لە خواناسانە فەرمێ ئێمە ئەجەلەکەمان ئەمان پارێزێت نەک ئەجەل بمان بە حتا ئەجەلێنێت نامریت کەواتە ئەجەل خۆی ئەو پارێزێ ئەو پارێزێت تا ئەو ڕۆژی کاتی خۆی کاتی خۆی هات هیچ شتێک ناوگرێتەوەی سە ئەم 5 کەسەکە وفاتیان کردو خۆلیان خۆش بێت یعنی ئەبێ پێش ئەوە چەندە بیریان کردوێت و شوێنە خەیاڵیان لای ئەو بێ بڕۆین نەڕۆین بەڵام هەر ئەڕۆن هەرە بێ بڕۆن ئەوەی کە ئەجەلەکەی نەهاتەوە ئەیان گەڕاوەتەوە بەزەبێت دوانێ ئەوەی کەشیان دەرچوو ئەو کاک محەممەد سێژماوە وە بزانام هەر کارەساتی بە فرکاتی خۆی کابرایەکی مالومەی چوو بوو بۆ ئاش بۆ سەرگەڵ و ئاشی ئاوی لێ بووە ئەڵێن گەڕاوەتەوانێ سەرچاوی مالومە یعنی زۆر نزیکە لە ناودێکەوە بە 5 دقیقە ناودێکە حتا ئەوێ دەرچوو بوو لەوێ فەقیرە لە بەفرە ڕق بوانێ و پاش 15 ڕۆژ دووە ئەوە بزانم زەلامێ لێوە ڕۆ ڕێن نوکە پێی دەرکەوتۆ لە بەفرەکە هەڵیان داوەتە سێریان کردوە ئەو کەسەیە لە بەفرا ڕقبەتەوە ینی بەفر سام ناکە بەڕاستی کوڕێکی 7 ساڵی جوانمان هەبوو شەو سعات تقریبا 1:30 لە دەرگا منی جوام زانی زووە خۆی هاتەوە دەرگاکەیە کردەوە چوە قاتی سەرەوە ئیتر دایکی چووتم کوڕەکە لەوانەیە کلیلەکەی لەبیر چوو بێ بڕۆ دەرگاکەی بۆ بکەرەوە بزانم با بێتە بڕاتە سەرەوە بۆ خۆی بخەوێ ئیتر بە گریانەوە هاتە ژوورە وتی ڕاکە کوڕەکە وڵای تر نیشتم خۆم گۆڕی و هاتم سیرەکەم خاوەنی مەدعەمەکەیە کە لە مەدعەمەکە کاریە کرد ئیتر هاتوتی کوڕەکەتان دامی کردووە و برینارە لە خستەخانەیە تر مەژاتینە خستەخانە لە تەواریەکە تێپەڕی کرد وتم بابە من خۆم داوامم لە جامیعەکەی ئەمەش تەواریە بریناریە نەئێرە وتی وڵا لە خستەخانەیەکی ترە ئیتر یەکسەر تێگەیشتم کۆنتترۆلی خۆم کرد و چوومە ئەوێ ئیتر کە چووم وتیانەوە تا ئەرەوەڵا ئەوەیە و لەوێ ئەمری خوای کردووە ئیتر ئەمەش چەند جارێک گوتمان ئینا لیلله و ئینا ئیلەیهی ڕاجعون و ئیتر بە خێزانی شەمە دوتم ئەمە کەس هیچ شتێکی خۆی لێ زیاد نییە نەخوازەڵا کوڕێکی 7 ساڵانی جوانی ئاوە بەڵام ئێمە چی بکەین لێرە یعنی هەڵوێستی ئەمە چی بێ لێرە سەبر تەنیا ئینا لیلله و ئینا ئیلەیهی ڕاجعون ئیتر ئەوە بوو کەس شەو بوو سعات 2 شەو بوو کەسمان خەبەر نەکردەوە وتمان بە تەنیا دوو برای خێزانم نەبێ خەبەرنامەمان کرد هاتنە ماڵەوە لە لای بن وتمە زیاتر سەبری ئارامی ببەخشن بە
خوشکەکان و بەلایەوە بن. ئیتر خۆشم هەتا بەیانی هەر نوێژمانە کرد و هەر ئاهاتین و دڵخۆشینەکانمانە کرد و هەتا بە هەر یەک کەسیشم نەوتوتم بەیانی هەشتونی و تەرمەکەمانێنەوە ئەم بەم شەوە ئەم خەڵکەژین دوای ئەوە ڕۆشتی نوێژی بەیانیم کرد و جەماعەتم کرد ئینجا لە جەماعەت هاتمە دەرەوە بە خەڵکم وت. ئیتر چوینە نامان خۆت چووی بۆ نوێژی جەماعەت و جەماعەتی بەیانیم کرد و دوایی بە جەماعەتی مزۆتم وتم وەڵامی شەو شتێکی وان ئەی بۆ قسەتان نەکردوتمە با بە قسەی چی بکەین هیچ بڕۆنی چڕەحەتکەن سەعات هەشتونی و مەیتەکە وەرەگرین و ئەینە مزۆتی عوسمان ئاغا لەوێ نوێژی لەسەرەکەین و بەڕێیەکەین وە قەبرستان. تر کە چووم سەیرەکەم خزم و کەس و کار زۆر بێتاقەت نوێمانە وەڵا خۆم شانمدایە ژێر تەرمەکە و بردم بۆ ناو قەبرەکەی. تر خەڵک کە منیان دی زۆر ئەهوەن بوونەوە یعنی یەکەم جار خەڵک خزم و کەسکار زۆر هیلاک بوون کە منیان بینی ئێمان بینی بەو سەبرەوە. اینجا هەر لێرەژەتاین دەخۆم و خێزان چوینە پێشی ئیزعافەکە و نەمان یەڵا یەک کەس لەگەڵمان هەبێ. لە ڕێگا قسەم بۆ کردوتم ئێمە شتێکی گەورەیە ئەمە موسیبەتێکی گەورەیە بەڵام سەبرکردن لەسەری ئێمە کوڕەکەمان ڕۆشتووە سەبریش نەکەی پاداشتەکەیش ئەڕات جای ئەمە باوەکو یەکێکیانمان بڕات هەچەند خۆی ئەوە ڕۆشتن نییە جیابوونەوەیەکی کاتیە ئێمەش دەست پێ بچین بۆ لای ئەوان جاخوای گەورە بکە ئێمەش بە ئیمانەوە بچین بەڵام ئیتر بردم کارەساتە خۆی گەورە خۆی بە کارەسات ناویە بە بەڵام ئێمە سەبرمان لەسەر اینجا ئیتر خەڵگە ها دەیوت وەڵام ماشەڵات بتم کاکە ئێمە 40 ساڵە بە خەڵک واڵێن تم ئەگەر ئیسا کوڕی تۆ بواە ماوە سەفاجا ئیسا کوڕی تۆ بواە من هاتمە ماوە سەفاجا سەبر کە ئێ خۆم بۆ سەبر نەکەم یعنی ئێمە هەر بە تەمەن خەڵک عملی هین کا و خۆمان عمل نەکەین ئێ با خۆمە خۆشمان بە عملی پیشانی دەین شتەکە خێری بوو ینی خێر بوو ینی لە شوێنەکان نەبووە تا فەرمو کوڕی خەڵک لە ماڵی خەڵکە لە بەرماڵی خەڵکە ئەمود بیر لەمانە بکەرەوە بزانە ینی ئێمە فەرقی هەیە لەگەڵ مردن هەندێ مردن فەرقی هەیە اینجا چ جایەوەی ئێمە ئیتر سەبریش بکەین ئەوە خۆی خۆت زانی ئیسلامیش بریتە لە شکر و سەبر بریتە لەو دوو بەشە یا شکر یا سەبرە